بە مەبەستی زیندووکردنەوەی سونەتێکی هاوڵانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لە ڕۆژەکانی سەرەتایی مانگی زیحیجە ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان و مامۆستایانی ئاینی و کەسایەتیە ئاینیەکانی سنوورەکە کۆبوونەوەیەکیان لە ناوبازاڕی قەزای کەلار ئەنجامدا و تێیدا تەکبیراتیان بە دەنگی بەرز دەوتەوە و کوچە و کۆڵان و ناوبازاڕی قەزاکەیان پڕ کرد لە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر. سەرەتا سوپاس تاش بۆ خوای گەورە کە موفەقی کردین توانیمان ئەم بیرۆکەیە کە هەمان بوو چەند ساڵێکە ئەم ساڵ کە بەردەستمان کرد و بە عەمەلی کردمان لەلایەن شاری کەلارە. ئەم بیرۆکەیەش لە سۆنگەی ئەوە هات کە خوای گەورە بەم دەڕۆژە سوێن ئەخوات. حتما ئەم دەڕۆژە گەورەی بۆ خوای گەورە سوێنی پێخوا و پێغەمبەری خوا ئەفەرمێ کردەوە نییە بەقەد ئەم دەڕۆژە گەورە بێ لای خوا و هیچ کردەوەیەک خۆشەویستتر نییە لای خوا لەم دەڕۆژە و زۆر تەلیدیا بکەن و زۆر ئەڵاو بەر بکەن و زۆر ئەلحەمدولیلا بکەن. بۆیە مشتە سۆنگەی ئەوەوە هەستم کرد کە چەند ساڵێکە خەڵک شەرمەکە ڕووی نایبێتە ناو بازار. بۆیە من ئەو ڕشکە مەشکان و پشتیوان بە خوای گەورە هاتمە ناو بازار و تەکبیرم کورد و ئەڵڵاهو ئەکبەرم داوە گوێی هەموو مەخلوقاتی خوای گەورەیە. ومێدەکەم ئینشاڵڵا ببێتە ڕێچکەیەک بۆ شارەکانی تریش. لەگەڵ ئەوانیشدا گەنجان و بە ساڵاتچوان و ئافرەتان و منداڵانیش لە بەشێک لە گەڕەکەکانی گەرمیان تەکبیراتیان بە دەنگی بەرز دەوتەوە و کەشێکی ئیمانی و هەستێکی پڕجۆش و خۆشیان بە موسڵمانان بەخشی بوو. ئەم بانگەشتە سپاس بۆ ماوەسە سەرکەوزاهاوی دەستی خۆش بۆ بم بانگەشە بەڕاستی ئەم سونەتە زۆر لە مێژە ئەم سونەتە زنوو نەکراوەتەوە. ئێمە بڕیارماندا لەم ماوەی ئەم ماوە خێرە ئەم دەڕۆژە خێرە ئەم سونەتە گەورە ئەم سونەتە زنوو بکەینەوە لە ناو بازاڕە بۆ ئەوەی خەڵک ئاشنا بێ بە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر و لا ئیلاهە ئیلەڵڵا بۆ ئەوەی خەڵکە بیبیستنەوە جارێکی تر لەبەرەوەی لەم لاولا هێرشی ناڕەوا زۆرەکرێتە سەر ئیسلام و ڕەمزەکانی ئیسلام. بەڕاستی ئەمانە پێویستە وەڵام بدرێنەوە بەم جۆرە کارانە نەک بە جنێ و تەشیری ناشرێن ئەبێ بێتە سەرجادە ئەڵڵاهو ئەکبەر و دەنگی خوا بەرزکەیتەوە. بەڕاستی مانگە پیرۆزە مانگی دڵحوجە پیرۆز بێ لەسەر مسلمانان تایبەتی خەڵکی گەرمیان زیاتر. بەڕاستی ئەم سونەتە زیندوو دەکەنەوە بە پەرۆشەوە زۆر پێمان خۆشە وەکو ئەمڕۆ مانگی دڵحوجەیە هەشتی دڵحوجەیە بەڕاستی لە نۆمینەی حاجیان دوو سبەی جەژنە ئینشەڵڵا. لە کاتێکدا کەسانێک نەشارەزا و نائاگا بە کردار و گفتار و هەڵسوکەوتی هاوڵان و شوێنکەوتوانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت قسەی ناڕەوا و تۆمەتی ناشرین دەدەنە پاڵ ئەو هاوڵە بەڕێزانە موسڵمانان و ئیماندارانی گەرمیان سەرقاڵی زیندووکردنەوەی سونەتەکان و خۆشارەزاکردنن لە ئاداب و هەڵسوکەوتی ئەو هاوڵە بەڕێزانەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بۆ ئەوەی ببێتە بەشێک لە ئاکار و هەڵسوکەوتی ژیانی ڕۆژانەی موسڵمان و نەوەکانی داهاتوش ئاشنای مێژووی ئیسلام و ژیانی سەروەر و هاوڵە بەڕێزەکان بن فریوی پیلانی نەیارانی ئیسلام و ئەلمانیەکان نەخۆن. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان. الله أكبر